لە نێو شەڵگە کشتتوکاڵەکەیدا لە چەمچەماڵ عوسماعەلی شۆڤانی چاندووە و سەرکەوتوش بووە لە چاندنیدا. ئەمە شۆفانەکەیش تۆم کردووە لەخوا بەزیابێن نەجاحەتی هاوردا لە ڕابردووشە هەرزنم کرد ڕاپسیشم کرد ئەوانی ژەر نەجاحەتی یاورد 100% ئەمی شکر بۆ خوا نەجاحەتی یاوردە بەڵام ئەمە لای خۆمان پێی وترێ لەرزانە خەڵکیش لە ناو دەغڵودانیا کە دەرەچێ دەرمانی پێواگەن بووی لە ناوچێ بەڵام نازانن ئەمەش شۆفانە و سوودێکی زۆر زۆری هەیە وەکو گەنموجۆ بگرە لەوانیش پارە باشتریشەکە. هاوڕێکی ئەو جوتیارە باس لەوە دەکات کە بەرهەمی شۆڤانەکەیان پێگەیشتووە بەڵام گرفتیان نەبوونی ئامێری تایبەتە بە پاکردنەوەی شۆڤان. بەس کێشە و ئەومانەیە کەوا لایەنێک نی هاوکاریمان کات بۆی لە دوا ڕۆژە بتوانانی ئەمە زیاتر پەری پێ بدەین و ژیازێک ئامێرێکمان بۆ دانەکەەوە هاوکاریماکە بۆ پاکردنی کێشەمانی ئەدوریێتەوە وەک دوورینەوە ئاسانە بەس وەکەوەیکەوە بۆ پاکردنی لایەنێک نێکەوە هاوکاریمان کات و جیازێکمان دەستکەوە بۆمان پاکاتەوە کێشەی ئەومانەیە ئیتر ئێمە شتێکی وامانیەکەوە بلین لەسەریکەوە کێشەمانە بیان شتێک بێت باز مۆزۆی ئێمە لەسەر ئەوەیە کەوا حکومەت هاوکاریمان کات بۆی زیاتر پەری پێ بدەین و شتەکە بڵاوی پێ بکەین نەوەکو ئەو شتێکی ئێمە مادیە لە دەرەوەی وڵات ئەمەی خۆماتان دروستتر و شتێکی باشترە. شارەزایکی دەرمانی جیایش دەڵێ شۆڤان خۆراکێکی بەسوودە بۆ مرۆڤ بە تایبەت بۆ کەسانەی بەدەست نەخۆشی شەکرەوە دەناڵێنن. شۆڤان یەکێکە لەو جێگرەوەی نانە جێگرەوەی گەنمە جێگرەوەی جوۆیە بەڵام شەکر بەرز ناکاتەوە گەرم و جۆ گەنم لە 100 شەکر بەرزەکاتەوە جۆ لە 175 شەکر بەرزەکاتەوە بەڵام شۆڤان هیچ شەکر بەرز ناکاتەوە زۆر بەسوودە مادەی ئەلیافی زۆر دێدایەت دزە ئۆکسانە تاقەی زۆر تێدایە دژی ئیلتیهاباتە ڕاضەچیەکانەوانی کە ڕاضداکەن شۆڤان بەکارەهێنن بۆ چەوری خوێن زۆر باشە چەوری دروست ناکە تاقەیەکی زۆر بە هێزی تێدایە بۆ عەزەڵە زۆر بەسوودە ئیلتیهابیش ناهێڵێت. پارساڵم جوتیارە بۆ جاری یەکەم هەرزنی لە سنووری چەمچەماڵ چاند و سەرکەوتوو بوو لە چاندنیدا ئەمساڵیش لە بەرهەمهێنانی شۆڤاندا سەرکەوتوو بووە. خواستی ئەم جوتیارە کوردەیە جوتیارانی تر لە داهاتوودا شۆڤان بچێنن تاوەکو پێداویستی بازاڕەکانی کوردستان بەو بەرهەمە پڕ بکرێتەوە و پێویستیان بە هاوردەکردنی شۆڤان لە وڵاتانی ترەوە نەمێنێت. عومەر غەریب، کورسات نیوز، قەزای چەمچەماڵ.